بە ئامادەبوونی سەرۆکی کۆمەڵی دادگەری و ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی باڵا و سەرکردایەتی کۆمەڵی دادگەری خولی دووەمی هەنگاو بۆ پێگەیاندنی 100 کادری باڵا کۆتایی پێهات. ڕاچەنیم و کەوتمە سەر پێ دەست نوێژێکی پوختم هەڵگرت خۆمدا پێچاو ناوی پاچی خوام لێ هێنا و بە سیراتە الموستەقیم و ڕێکەوتم. خولەکە لەلایەن مەکتەبی ڕاهێنان و گەشەپێدانی کۆمەڵی دادگەری بۆ کادیرانی کۆمەڵ ڕێکخرابوو لەسەر ئاستی تەواوی مەڵبەندەکان و ئۆرگانەکانی کۆمەڵ و بە پێی مەرج و تایبەتمەندی ناوەندی ڕاهێنان کادیران بۆ بەشداری لە خولەکە دیاریکرابوون. ئەمە بەسمان ئەوەیە کە لەم خولانەدا ئەندامانمان لە هەر ئاست و پلەیەکدا بێت بە پێ و پێوەرێک کە دیاری دەکرێتن هەموو ئۆرگانەکان شمول بکاتن کە تێیدا سوودمەند بن لەو بابەت و ناونشانانەی کە مەکتەب هەڵی دەبژێرێت لە میانەی بەڕێوەچوونی خولەکاندا. سوپاس بەخوای گەورە ئەمجارە توانیمان کە پۆلێک لە کادیران پێ بگەینین. پلان استراتیژی خۆمان هەیە ساڵانە هەموو ساڵێک ئێمە بەرنامەڕێژی دەکەین کە بەردەوام ئێمە خولێکی درێژخایەن سەرتاسەری بکەینەوە بڵێ بۆ هەموو ئەو ساڵانێک کە دێتە پێشمان ئێمە بەرنامەڕێژی چاک بۆ دەکەین کە هیچ ئەندامێک نەمینێت لە حزبدا کە مستەفید نەبێت لەو خوڵانەی کە ئێمە دەیکەینەوە. خولی دووەمی هەنگاو ماوەی 6 مانگ بەردەوام بوو هەفتانە بە بەرنامەی تایبەت و تۆکمە و ناوەڕۆکێکی بەرزی زانستی و معریفی درێژەی باڕەوتی پێگەیاندنی کادری وشار و چالاک داوە وەک بەشداربوانی خولەکە باسی دەکەن. گۆڕانکاری گەورە لە ئاستی زانستی و فکری و معریفیاندا بەدی هاتووە و پشتیوانی لە بەردەوامبوونی خولەکانی هەنگاو دەکەن. خۆڵی بوو ئەس شێم بێژمیانی هەندی 4 ساڵێت کولیە مرۆڤ ئیستیفادەژێت کەتن پرۆسی مامۆسێت گەلە خۆتان شیۆم بوون ئەف بابەتت گوتن الحەمدولیلا ینی ڕاستی ئەو 6 هەی بوومە باشداری دەوێ خولێدەکی يعني تقريبا مروف بيتا مروفة كدي شو مروفة كوبشني مروف الابتدائية جواز ديال اكيشتا اعدادية وصل قران كويس سر مروف دوتين منو كيك بلا بجدار بواني خلي دوهمي هنگاو كبجدارم كردو بلام خلا معوي ششمان بجداري كم دوانا كامل بردوان بو سودێکی زۆرمان بینی نارێنین کە زەڕور بوو کە هەر ئەندامێکی حیزبێک بیزانێ ئێمە وەرمان گرتووە سودێکی زۆرمان بینیوە دەستخۆشیمان هەیە بۆ بەرپرسان و مامۆستایان و هەموو ئەو کەسانی کە لە مەکتەبی پێگەیاندنی کادیران بەشداریان کردووە هەمویان کە لە ماندووبوونیان لەگەڵ ئێمە کێشاوە. لەم خولەدا ئێمە ئاشنا بووین لە ڕێی مامۆستایانی بەتوانا و زیرەک و لێ هاتووە بە کۆمەڵێک بواری جیاجیا کە پێویستی هەریەک لە ئێمە هەیە کە پێویستی هەریەکە ئێمە لەناو کۆمەڵگای خۆماندا وەکو تاچی موسڵمان و کە پێداویستی گرنگی ئێمە شارەزابین لەو بوارانەدا بە تاکید ئێمە لەگەڵ بەشداربوونمان لە زۆرە خولێکی ئاوا و شارەزابوون لەو هەموو بوارە و لە ڕێ ئەو هەموو مامۆستایانەوە بە تاکید هەنگاوێکی نوێ و شارەزایی دوتە زیاتر لە بۆ بەشداربوون. خولەکە بەڕاستی هەمە جۆر بوو ینی بابەتەکانی لە هەموو بوارەکان تێیدا بوو و کلیلی لە هەموو بوارەکان کلیلی دەرگای دەدایی. مەکتەبی ڕاهێنان و پێگەیاندن ئۆرگانێکی فەرمی کۆمەڵی دادگەریە چالاکانە کارەکانی خۆی ڕادەپەڕێنێت بۆ پێگەیاندنی کادیرانی پێشکەوتووی خاوەن تایبەتمەندی معریفی و زانستی جیاواز و لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و دەرەوەی وڵاتیش چالاکیەکانی لە چوارچێوەی ئۆرگانەکانی کۆمەڵدا ئەنجام دەدات. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.